حکوومەتی عراق چی پێوتن کە ئەمانەتان پێوت؟ حکوومەتی عێراق سوودانی باسی ئەوەیە کرد گوتی ئێمە گرفتی تەکنیکی هەیە و بەڵام ئێمە هەرگیز ناچینە ژێرباری ئەوەی کە موچە ڕابگرین و خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان بەهی خۆمان نەزانی و تەنانەت باسی ئەوەش کرد گوتی ئەگەر ئێوە پێتان باشە ئەمە موچەی مامۆستایان ڕاستە خۆ دەدەین ینی لەوێندەرێڕا بەڵام بۆ ئالەتی کە ئێمە لە بەغدا پیادەی دەکەن ئەگەر حکوومەتی هەرێم ڕازی بوانە ڕازی بتین ینی ئەو ئامادەیەشی پیشاندا بەڵام ئێمە بەڕاستی پێمان وایە کێشە تەنها کێشەی مامۆستایان یا کێشەی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە چونکە بۆ موچەیەوە هەم فەرمانبەرانش موچە وەرەگرن بازاڕش دەبوژێتەوە کاروکاسبی دەبێتن بەڵام ئەگەر موچە نەبێ بەڕاستی هەموو شتێک ڕادەوەسێ لە وڵاتە وەکوی ئێستا هەستی پێ دەکەیت لە هەموو شتێکی گرنگترە ئێستا موچە بەڕاستی لە هەموو شتێکی گرنگترە بۆ ژیان و گوزەرانی خەڵک بۆیە ئەمە لەسەر خەتین بە جددی و هەوڵی ئەوە دەدەین کە چارەسەری ئەو بابەتە بکرێت چونکە بەڕاستیەکە چارەسەری نەکرێت لێکەوتەکان زۆر نەرێنی دەبێتن. پێتان وایە ببتە دوو بەش لە شوێنێک دەوامی قوتابخانەکان بەردەوام بێ و لە شوێنێکی تریش دەوام هەر هەڵوێستێک وەرە بژێری دەبی هەڵوێستەکە سەرتاسەری بی بەڕاستی بۆی سەرکەوتوو بێت بە پێچەوانەوە لە شوێنێک بانگەشەوە بکرێت لە شوێنێکی تر نەکرێتن ئەم پێم وابی ینی سەرکەوتوو نابێت ینی ئەو بابەتە بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەمیشە لەگەڵ ئەوە دابین هەڵوێستەکان یەکگرتوو بن و لە کاتی خۆیدا بکرێت و دیراسەتی چی بکەین ئایا سەرکەوتوو دەبێت یان سەرکەوتوو نابێت چونکە ئەمانە هەمویان پرەنسیپی کاری ڕێکخراوەیین بۆیە دەبی ئەوانە هەموو لە بەرچاو بگیرێ و ئەمە دەکەین هەر هەڵوێستێک وەربگیری هەڵوێستەکە سەرتاسەری بێتەوە ناوچەی نەبێت دەڤەری نەبێت یا ڕاستی.